نمایشەکەی هونەرگەی وڵات چی پێگوتین؟ لە کاتێکدا کە ڕۆژاوای کوردستان تەنها یەک هونەرگەی وڵاتی هەیە و بە هونەرەکەی پەیامێکی گەورە دەگەێنێت، باشووری کوردستان پێویستی بەدەیان گروپی هاوشێوە هەیە. ئەمە تەنها بۆ کات بەسەربردن و نمایشی بێمانە نییە، بەڵکو بۆ ئەرکێکی قوڵتر و گرنگترە لە ڕیشە هەڵکەندنی بیری تاریکپەرستی و شانە نووسەکانی داعش و بازرگانانی ئاین. بەڵێ کۆدەکە هونەرە و تەنها هونەر دەتوانێت ئەو بیرە تاریک و ترسناکە لە ڕەگ و ڕیشەوە دەربهێنێت. مێژوو سەرماندوویەتی کە هونەر هەمیشە وەک ئاوێنەیەک بۆ کۆمەڵگە و وەک دەنگێک بۆ گۆڕانکاری ڕۆڵی بینیوە. لەسەر دەمە جیاوازەکاندا هونەر وەک چەکێک بەکار هاتووە بۆ بەرەنگار بوونەوەی زوڵم و ستەم، بڵاوکردنەوەی پەیامی ئازادی و هۆشیارکردنەوەی خەڵک لە دنیای ئەمڕۆدا کە تیرۆر و توندڕەوی هەڕەشەیەکی جدیە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی. هونەر دەتوانێت ڕۆڵێکی بێوێنە بگەڕێت لە وشکردنی سەرچاوەکانی ئەم بیرە تون و تیژە. هونەرگەی وڵات لە ڕۆژاوای کوردستان نمونەیەکی درەوشاوەیە لەوەی چۆن هونەر دەتوانێت ببێتە هێزێکی کارە لە گۆڕانکاریدا. بە پێشکەشکردنی نمایشە هونەریەکان ئەم گروپە توانیویەتی پەیامێکی قوڵ بگەێنێت سەبارەت بە بەرخۆدان و یەکریزی و ڕەتکردنەوەی بیرە تاریکەکان. ئەوان بە زمانی هونەر قسە دەکەن، زمانێک کە دەگاتە هەموو دڵ و مێشکێک بێجیاوازی. باشووری کوردستان وەک ناوچەیەک کە لە ساڵانی ڕابردوودا بەدەست هەڕەشەکانی داعش و توندڕەوی ئاینەوە ناڵاندوویەتی، پێویستیەکی زۆری بەدەیان گروپی هونەرگەی هاوشێوەی هونەرگەی وڵات هەیە. دروستکردنی ئەم گروپانە پێویستی بە فیکرێکی قوڵ و تێگەیشتنێکی ڕاستەقینە لە کەلتور و ڕەگ و ڕیشەی زاگرۆست نشینان هەیە. لە کۆتاییدا دەبێت بزانین کە هونەر تەنها کات بەسەربردن نییە، بەڵکو چەکێکی بەهێزە دژی بیرە تاریکەکان. هونەر توانای هەیە بیرە تاریکپەرستیەکان بگۆڕێت بۆ بیرێکی ژیان دۆست، ژینگە دۆست، ژن دۆست و مرۆڤ دۆست. ئەم گۆڕانکاریە فیکریە بنەمایەکە بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی ئازاد و یەکسان کە تێیدا بەهاکانی ژیان، سروشت، یەکسانی جێندەری و ڕێزگرتن لە مرۆڤایەتی لە پێش هەموو شتێکەوە بن. تاکەکانی کۆمەڵگە دەبێت پشگیری لەم بزوتنەوە هونەریە بکەن و ژینگەیەکی لەبار بۆ گەشەکردنی دەیان هونەرگەی وڵات لە باشووری کوردستان فەراهم بکەن. تەنها بەم شێوەیە دەتوانین بیرە تاریکەکان لە ڕەگ و ڕیشەوە دەربهێنین و کۆمەڵگەیەکی ئارام و پڕشنگدار بنیاد بنین. هونەر کۆدێکە و کلیلە بۆ ئایندەیەکی گەشتر.